بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ. سپاس بۆ خوا ئەم ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تری پەیامی ڕۆژ بە هیوای مسلمانانی عەزیز ڕۆژوانانی خۆشەویست لە تەندروستێکی باش و لە حاڵەتێکی دەرونی زۆر ئارام و جێگیردا بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عەزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. هیوادارم کە باش بن لەگەڵ ڕەمەزاندا، چونکە تا چاوەکەینەوە ڕەمەزانیش تێدەپەڕێت بە میوانێکی ڕۆحسووک و پڕبەرەکەتی ماڵەکانمان ئەژماری بکەین، هەوڵ بدەن لە مانگە پیرۆزەدا چێژ لە قورئان ببینن، بە تایبەتی مانگی قورئانە، مانگی نور و ئیمان و تەخوایە، بۆیە لێی بێزار نەبین. هەرچەندە تا چاو دەکەینەوە مانگی ڕەمەزانیش دەڕوا، بەڵام دەبێت لە ئێستەوە جارێکی دیکە دوعایەوە بکەین خوای گەورە بە ڕەمەزانێکی دیکە شادمان بکات. هەرچەندە ڕەمەزانی ئەمساڵ جیاوازە لە ڕەمەزانانی ساڵانی ڕابردوو و ئەوەی کە لە هەمووی زیاتر جیاوازی بەخشیوەتە ئێمە یا ئەو جیاوازی دروست کردووە کە بەلاشمانەوە ناخۆشەوەیەکە دەرگای مزگەوتەکانی مەکە و مەدینە داخراون بەهۆی بوونی بەڵای کۆرۆناوەکە. خۆشبەختانە ئەم بەڵایە لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەوەی کە ڕوونە لە کۆڵمان بووەتەوە، ئینشاءڵڵا لە کۆڵیشمان دەبێتەوە بە یەکجاری. بۆیە پێویستە لەم مانگەدا سوودی باشی لێ ببینین، واوەی کە پێویستە لە عیبادەت و لە پەرستشەکان جێبەجێیان بکەین. ئەو بڕگۆ بابەتانی کەم ڕۆ بۆمان ئامادە کردوون، هەندێک بڕگۆ بابەتی تایبەتن. تەوەریەکەمیان قسەکردنە لەسەر خۆشەویستی نێوان ژن و مێرد کامەیە، چونکە نایشارینەوە کە ئەمڕۆ زۆر قسە لەسەر نێوان خۆشەویستی ژن و پیاو دەکرێت، زۆر جار بە خۆشەویستیەکی درۆینە یاخۆت بەرژەوەندی لە یەک دەدرێتەوە. بۆیە دەمانوێت بزانین کامەیە خۆشەویستی ڕاستەقینە نێوان ژن و مێرد، کە تەوەریەکەمی بەرنامەکەمان دەبێت وە بابەتەکانی دیکە کە پەیامی تایبەتی ڕۆژیان تایە بۆتان، دروستکردنی شیرینی و خواردنە، واروەها سێ لە نیعمەتە گەورەکانی خوای پەروەردگار کە پێبەخشیوین لە کورتە وتارێکی یەکێک لە مامۆستا و بانخوازایینەکانی کوردستان پێشکەشتان دەکەین. کۆی ئەو بڕگە بابەتانن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت و هەرجم و جوڵ و چالاکیەکی تایبەت هەبێت لە شار و شارژەکانی هەرێمی کوردستان لەو ماوەی کە ئێمە لە خزمەتانین بۆتان دەگوازینەوە. بەڵێ جەلال دەستخۆش بێ، بێگومان لەبەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە کەشوهەوا تا ساردتر بێ، فێنکتر بێ، ڕۆژوانان ئاسوودەترن و بەرگەی ئەوە تینویەتی و با بڵێن برسێتی زیاتر ئەگرن. خۆشبەختانە تا ئەمڕۆژ کەشوهەوای هەرێمی کوردستان جۆرێک لە لەباری و لە گونجاوی هەبوو، ئەمەش زۆر باشە. بزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ یەک ڕۆژی داهاتوو چییە بن؟
بینەرانی عزیز بابزانین خۆشەویستی ڕاستەخینە لە نێوان ژن و مێردەکاندا کامەیە. دەگەڕنەوە دەڵێن جارێکیان دایکێک هەبووە کە سێ کچی هەبووە واتە سێ زاوای هەبووە ویستویەتی خۆشەویستی زاواکانی بۆ خۆی تاقی بکاتەوە بەڵام بابزانین بەسەرهاتەکەی چی بەسەرهاتووە. دەڵێک لە تەنیش زاوای یەکەمیان خۆی دەخاتە ناو گۆمێک ئاوەوە زاوای یەکەم خۆی فڕێدات و دەربازی دەکات و دوایی بۆ ڕۆژی دواتر خەسوەکەی سیارەیەکی آخر مۆدل دەکاتە هەدیە وەکەوەی کە خەسووی خۆشویستیوە و پێشکەشی کردووە. زاوای دووەم بۆ ڕۆژێکی دیکە کە داوەتی دەکات بۆ تەنیشت ئاوێک گۆمێک بە هەمان شێواز دەربازی دەکات ئەمیش خەڵاتێکی دەداتێک کە سیارەیەکی آخر مۆدلە. بەڵام زاوای سێیەم کە گەورە زاوا دەبێت دیارە لە معناتی خەزوری باشتر تێگەشتووە کاتێکە خەسوو خۆی هەڵەداتە ناو ئاوەکەوە بە جۆرە لە جۆرەکان سیناریۆیەکە شتەکە ناسروشتیە و دەیەوێت دەربازی بکە بەڵام زاوای سێیەم هیچ جوڵەیەکی لێوە دەرنایەت و ناچێت کە دەربازی خەسوەکەی دەرباز بکە. بۆیە دەڵێ بەسیەتی تەمەنێکی کردووە با بۆ خۆی کۆتایی بە ژیانی بێنرێت. خەسوو دەمرێت و دەخنکێت و کۆتایی بە ژیانی دێت. بۆ سبەینێ سیر دەکات لە بەردەم ماڵیدا سیارەیەکی زۆر لە دواوەڵزاوەکەی جوانتر و آخر مۆدلتر لە بەردەم ماڵەکەیدا ڕاگیراوە و نووسراوە زۆر سپاس زاوە کە منت لە خێزانەکەم دەرباز کرد. واتە هەم جارە خەڵاتی خەزوری بووە لەوەی کە خەسووی گیانی لە دەستداوە بۆ هۆیەوەی کام دەربازی نەکردووە. ئایا دەکرێت ژن و پیاوێک خاوەنی منداڵ یان نەوە بن خاوەنی زاوا بن هێشتا خۆشەویستیەکەیان بەو شێوازە بێت کە پێکەوە نەیان کرێت یاخود ئێستا زۆر دەوترێت ئەوەی کە لە نێوان ژن و مێردا هەیە تەنها بەرژەوەندیە گەر بەرژەوەندیان پێکەوە نەمێنە دیدی خۆشەویستیەک لە ئارادانیە. بۆ قسەکردن لەسەرەوەی کە بزانین ئایا خۆشەویستی ڕاستەقینە کامەیە میوانداری زۆر بەڕێز خاتون نەرمین مستەفا چالاکی بواری مافیافرەتانمان کرد و خاتون نەرمین زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر زۆر سپاس بۆیش دەستان خۆش بێخوا تۆ کاک جەلال نازانی منیش خەسووم و هاتووی بەسەر و باڵی خەسووە ئێدەگەستە بابزانین ئایا بەڕاستی کاتێکە پێش مامۆستا جوای پرسیارەکانمە باتەوە دڵنیا بووم زاوای سێم دڵنیا بووە خەزوری کۆپتەریشی بۆ کرێ نەکرد سیارە بۆیە چۆدەنگی خستێ. یعنی شتێک هەیە لە نێوان ژن و پیاوە دەوترێت زۆر بەرژەوەندیە تا خۆشەویستی. ئێمە چۆن بزانین کامەیە خۆشەویستی و کامەیە بەرژەوەندیەکە؟ بەڵێ طبعاً خۆشەویستی لە نێوان ژن و مێردا دەستخۆشیتان لێکم بۆ بژاردننی تەوەرەکە بەڕاستی تەوەرێکە بۆ ئەمڕۆی خێزانەکانی خۆمان زۆر لەعنی لە بار و گونجاوە. خی گەورە شمانی ڕەمەزانمان لێ پیرۆزکە ئینشاءڵڵا و بە ئاسانی و بە خۆشی تێپەڕێن و بە کردەوەی چاک و بە پاداشتێکی گەورە لێ دەرچین. خۆشەویستی هەستە لە نێوان ژن و مێردا دروستە بێ و یادگاریکی خی گەورەشەکە یا بە ژن و مێرد کە فەرمێن جعل بینەکم مەوەدەتە و ڕەحمە هەر لە سەرەتای هاوسەرگیری و خی گەورە ئەو هەدیان پێعتاکە کە مەوەدە و ڕەحمە خاتە نێوانیانەوە. بۆیە خۆشەویستی هەستە لە نێوان ژن و مێردا بەڵام ئەم هەستە دوایی ئەبێ بە کردار لەوەی کە ڕێزی لێگرێت لەوەی کەوا مافەکانی جێبەجێەکە لەوەی کەوا هەر کارێکی بۆ بکە بە بارگرانی نازانێت دوای ئەوە بە بەشێک لە خۆی ئەزانێ بۆ پرسە و ڕاپێکردن بۆ مشۆرەتکردن بۆ پەروەردەکردنی مناڵ خاڵ هاو بەشەکان وەکو یەک حسابی بۆەکەن یعنی ئەم ژیانی کە دەستیان پێکردووە هەردووکیانەچنە ژێرباری ژیان کەسیان بەناڕەحەتی نازانن لاڵگرتنی بەرپرسیارەتی بەشی خۆیان یا ئەو بەشە هاو بەشەی کە مشتەرەکە لە نێوانیانە کە پەروەردەی مناڵە. بۆیە خۆشەویستی هەستێکە کە دروستە بێت لە سەرەتاوە ئەم هەستە دوایە کردارەکان بەڕاستی ئەگێڕێ. ئەم هەستەش ئەکرێ ینی بتوانێت بەردەوامی پێ بدرێ ینی ئەوە نییە بڵێ هەر لە سەرەتای زەواجە ئەم خۆشەویستی هەیە ئیتر دوای ئەوە فرامۆش بکرێ یا بەهاتنی مناڵ بە قەرەباڵغبوونی خێزان بە چوونە ناوتەمەنەوە بە سەرقاڵبوونی هەردوو لە هاوسەرەکە بە ژیانی بەڕۆتیناتی ژیانەوە بە ئیش و کارەکانەوە بە چوونە دەرەوە. ئەم هەستە پێویستە زۆر دەستی پێوە بگیرێ زۆر چۆنڵی هەمیشە لە پەروەردەکردن نابێ. مامۆستا جەنابەت پێم وا بێگە هەوڵم وەکو ڕاهێنەرێکیش لە بواری چارەسەرکردنی کێشەگرفتەکانی خێزان ئیش دەکەیت. چۆن پەرەی پێ بدرێت چۆن ئەو هەستە بەردەوام برێ ئەو هۆکارانە چین یاخود ئەو ڕێگانە چین وا دەکا خۆشەویستی نێوان ژن و مێردێک ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت کەم نەکا یاگەر کەمی کرد زیادی کەنەوە. بەڵێ طبعاً هەر سەرەتا ئینسان کە دوو گەنجە پێشەوەی بچێتە پرۆسەی زەواجەوە هەر یەکێک لەوانە ڕاستە لە ماڵی باوکی لەوانەیە لە ناز و نیعمەتا بێ لەوانەیە باوکی نازی هەڵگرێ دایکی هەڵیگرێ دایکی هاوخەمی بێ باوکی هاوخەمی بێ بەڵام لە هەمان کاتیشە کە گەشتە ئاستیەوەی هاوسەرگیری بکە هەست بە کەلێنێکەکە لە ژیانی خۆی حەزەکە ئەو کەلێنە بە بەرامبەرەکەی خۆی پڕکاتەوە کە ڕەگەزی بەرامبەرە ئیتر کچ ئەم حەزیتیە کە کوڕێکی دەستکەوێ بتوانێت بیحەسێنێتەوە لی تێبگا و ڕێزی لێ بگرێ و حرمەتی لێ بگرێ و خۆشەویستی بۆ دەرببڕێ
کوڕیش بە هەمان شێوە حەزەکە کچێکی دەستکەوێ بە هەمان شێوە لی تێبگا ئەو کلێنەی بۆ پڕکاتەوە ژیانێک دروستکە یعنی سەرەتای دروستکردنی خێزانەکە بۆ چییە بۆ پڕکردنەوەی کلێنێکە ئەم کلێنەکە پڕکرایەوە کەواتە پێویستە تۆ دەست بەمەوە بگری ئەم پەیوەندی کە دروستی کردو ئەم خێزانی کە دروستی کردو پێویستە بەڵێ پێویستە تۆ بەرژەوە یعنی هەموو شتێکی تر بکێتە قوربانی بۆ ئەوی ئەم خێزانە بەردەوامی هەبێ ئەم خۆشەویستیە بەردەوامی هەبێ ئەکرێ خۆشەویستی کەم و زیاد دەکا هەندێک جاری وایە بەهۆی کێشەکانەوە خۆشەویستی لەوانەیە کەم بکە بەڵام هیچ کێشەیەک هیچ نەخۆشیەک هیچ نەبوونیەک هیچ قەیرانێک هیچ قەرەباڵخێکی خێزان نابێ بکرێتە قوربانی بۆ خۆشەویستی ینی خۆشەویستی لەناو ببە لەوانەیە هەندێک جار تۆزێکە موزیاکە بەڵام ئەبێ ئەو ژنومێردە ئەمەنە موسر بن لەسەر ڕاگررتنی خۆشەویستی لەسەر پەرەپێدانی لەسەر هێشتنەوەی بە تەڕوتازایی لەسەر هێشتنەوەی بە ناسکی یعنی هەرگیز هیچ ئامادە نەبن لە پێناوی هیچ شتێکام خۆشەویستێ لەناوبەرن ئەم خۆشەویستێ چۆن بەردەوامە بێ کە ئێمە نێتی ئەومان هەبوو یەکترمان خۆش بێن نێتی ئەومان هەبوو ڕێز لە یەکتری بگرین طبعاً ئەبێ لەوە تێبگەین کۆمەڵێک جیاوازی لە نێوان ڕێگەزی نێرومەیە هەیە تێڕوانینی ڕەگەزی پیاوان بڵین بۆ خۆشەویستی لەگەڵ ئافرەتان بۆ خۆشەویستی یا چۆنێتی دەربڕینی پیاوان بۆ خۆشەویستی جیاوازە لە شێوازی دەربڕینی خۆشەویستی ژنان بۆ خۆشەویستی بەڵام پیاوان حەزەکەن بۆ مەفهومەی کە خۆیان لە خۆشەویستی تێگەشتون ژنان بۆیان دەرببڕن ژنانیش حەزەکەن بۆ مەفهومەی خۆی لە خۆشەویستی تێگەشتووە پیا بۆی دەرببڕێ کێشەکە ئالێرا دروسە بێ ئەگەر ئێمە لەو جیاوازیە تێبگەین پیاوان تێڕوانینێکیان هەیە بۆ دەربڕنی خۆشەویستی بۆ خودی خۆشەویستی ئافرەتانیش جیاوازە لەو تێڕوانین و دەربڕینەیە کەواتە کێشەمان بۆ دروست نابێ من چاوەڕێم ئەو چۆن خۆشەویستی خۆیم بۆ دەرببڕێ بەو شێوازە قوبولی کەم کە ئەو بۆمی دەرەبڕێ ئەویش پێویستە بەو ڕێگەزە مێینەی من خۆشەویستیەکەم لێ قوبولکە پیاویش و ژنیش هەردووکیان پێویستیان بە خۆشەویستی هەیە خۆشەویستی هێزە تاقەیە توانایە وزەیە کە بەردەوامی بە ژیانەیە وات لێ ئەکا ڕوبەڕووی کێشەکان بیتە وات لێ ئەکا تەحملی قەیرانەکان بکەی وات لێ ئەکا ژیان بەردەوام بێ ئەگەر خۆشەویستی نەبێ کەواتە هەموو شتەکان چۆڵی وردە بەرەو قەیرانەڕوا بەرەو تێکچوونەڕوا هەنگاوی یەکەم لە یەک تێگەیشتن لە یەک تێگەیشتن بەڵێ لە یەک تێگەیشتن یعنی هەر کەسێک کە هەوڵە پرۆسی هاوسەرگیری دروستکە بێ کەسێک بێت هاوشانی خۆی بێ لە ئاست و مستەوای لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دارە لە کۆمەڵێشتا ئەبێ هاوشانی یەکتری بن ئەم هاوشانی بوونە کارەکە ئاسانتر ئەکا بۆ ئەوان لە ڕووی تەمەنەوە لە ڕووی مەسەلەن شەهادەوە کارەکەیان بۆ ئاسانترەکە چۆن بتوانن برەو بم خۆشەویستیە بن چۆن بتوانن ئەم خۆشەویستیە بهێڵنەوە وەکوتمان نابێ هیچ شتێک ببێتە ڕێگر لە بەردەم خۆشەویستیەکەیانە ئەکرێ مەسەلەن ئەم ژن و مێردە ئەم بەیانی ئەڕوا بۆ سەر کارەکەی و ژوانێ بچێ بۆ سەر کارەکەی یا ژنەکە لە ماڵەوە بێ پیاوەکە لە سەر کارەکەی بێ بەیانی ئەچێ بە حکمی ئەم کۆمەڵگەی کە ئێمە تایە ئەژین پیاوان زۆر لە دەرەوەن ئافرەتانیش زیاتر لە ماڵەوەن مەگەر ئەوانیان کە وەزیفەیەک و کاروبارێکیان لە دەرەوە هەبێ بۆیە یعنی مەودایەک لە بینیانە دروستە بێ دوورکەوتنەوەیەک لە نێوانیان دروستە بێ کاتێک ئەم دوورکەوتنەوەی دروستە بێ چۆن ئەم خۆشەویستی بهێڵڕێتەوە ینی ئەم خۆشەویستیش ئەبێ وا بێ کەسی بەرامبەر هەمیشە تامەزروی بەرامبەری بێ هەمیشە هەست بە غەریبەتی بکە هەمیشە هەست بە غوربەتی بەرامبەرەکەی بکە نەک کە ڕۆشتە دەرە لە ماڵەوە بڵێ ئۆخەی نەجاتە بۆ ڕۆشت و تا ماوەیەکی تر نایەتەوە نە ئەبێ ئەو دقیقە ئەڕواتەوە بە تامەزروی چاوەڕێی هاتنەوەی بکە بە خۆشحاڵی و چاوەڕێی هاتنەوەی بکە تێڕوانینێکەیە کە ژن و پیاو بەرامبەر بە یەکتر هەیەە ژن بەو شێوازە سێری پیاو دەکات زۆر جار ئایا لە خۆشەویستیە یاخود لە چییە دەیەوێت ئەم پیاوە ببەستێتەوە بۆ خۆی لە ڕوویەکەوە بیر لەوە کاتەوە کە مادەی زۆری پێ بکە یاخود دوای زەواج بیر لەوە کاتەوە زوو مناڵێکیان ببێ پیاویش زیاتر پشت بەوە دەبەستێت دەڵێت تەلاقەکەی لە دەستی منە ئەم جۆرە بیرکردنەوەانە لەوەی کە تۆ بتەوێت زوو پیاوەکەت بکەیتە مڵکی خۆت و با مناڵتان هەبێت تا چەندە ینی خۆشەویستی ڕاستەقینە کاڵ دەکاتەوە ئەمەی کە تۆ باسیەکەی ینی خۆشەویستی وەکو مەسلحەتی لێ لە نێوانیانە وەکو بەرژەوەندی لێ لە ناوێنانە ئەگینا ژن و مێردێک یەکتریان خۆش بێ بێ سەرەتا پێشەوەی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بە کۆمەڵێک تێڕوانین هەیە ئەو تێڕوانینان ساغ کاتەوە من وەکو خوشکەکەم خۆشەویستی ناکەم لەگەڵ مێردەکەمە من وەکو پورم نایکەم مەسەلەن وەکو دایکم نایکەم نامەوێت ژیانێکی تەقلیدی بژیم ئەمێ ژیانێک بێ تایبەت بێوە خۆم ژیانێک بێ خۆم وێنای بکەم خۆم نەخشەی بۆ بکێشم بۆی بتوانم تایە سەرکەوتوو بم یعنی تەقلیدی کەسەکانی تر نەبێ کەسەکانی تر نەمجوڵێنن لەم ژیانی خۆمە من خۆم خاوەنی بڕیار بم خۆم ئازاد بم بۆیە ئەکرێ ژن و مێرد وەکو بڵێ ژن کەوا بیرەکاتەوە ئەزانێ ئەگەر خێرا مناڵێکیان ببێ
یا بیرەکاتەوە کە ماڵی زۆری پێ بکە و ئاڵتونی زۆری پێ بکە ئیتر بەمە پیاوەکە بەسێتەوە بە هیچ شێوازێ ئەمە ڕاست نییە چونکە ئەو پیاوە هەر دەقەیە هەر کاتێ دڵی هەڵکەندرا خۆشەویستی نەما بۆم ئافرەتە ئەو پیاوە گوێناداتە مناڵ لە بینیانە هەبێ گوێناداتەوەی ئەم ئافرەتە حتا ڕواڵەتێکی هەبوو بێ ئەم ئافرەتە کە سوکارێکی هەیە ئەم ئافرەتە مەسەلەن ئاڵتونێکی زۆری بۆکرا ئەم پیاوە کە دڵی هەڵکەندرا تەواو هەڵ ئەکەنرێ تۆ ناتوانانی ئەم پیاوە بە زۆر بیبەسیتەوە بەخۆتەوە پیاویش ناتوانێت بە زۆر ئافرەتێک بەخۆی بەسێتەوە چکە ئەم ئافرەتە هەر کاتێک دڵی لەم پیاوە هەڵکەنرا خۆشەویستی نەما ڕێز نەما ئیتر ئەو کاتە هەموو شتەکان ئەکاتە قوربانی بۆ ئەوی کەوا ڕزگاری بێ لەو پیاوە ڕاستە تەلاق بەدەستی پیاوە بەڵام لە بەرامبەر تەلاقە ئاینی پیرۆزی ئیسلام خوڵعیشی بۆ ئافرەت داناوە ئەو ئافرەتە دەتوانێت خولعکە مەسەلەن ڕێ ئەکەون هەردووچیان لەسەرەوەی کەوا ئەم دەست لە مافەکان و مارەی و هەموو شتێکی خۆی هەڵەگرێ بەرامبەر بۆی کە کابرا ئازادیکا و تەلاقی بە بۆیە ئەم تێڕوانینانە تێڕوانینی هەڵەیە ینی تێڕوانینێکی عاتفیانە و سۆزداریانە و خۆشەویستیانە نییە لە ناو ژن و مێردا ژن و مێرد ئەبێ بۆ یەکتری تواوە بن ئەبێ ناخی یەکتری بناسن ئەبێ ڕۆژ لە ڕۆژ یەکتری بخوێنەوە ئەمانە بەردەوامی بە خۆشەویستیان نەک ئەوەی بە کۆمەڵی مەساڵحی دنیایی یا هۆکاری دەرەکی بتەوێت ئەم پەیوەندیە بە زۆر ڕاگیرکەی بە زۆر بیان بێستیتەوە بەیەکەوە زۆر باشە ماوسە من پرسیارم زۆرە بەزەمێ ئەوەیان پێشخەم یان ڕوونترین یان سادەترین یان زۆرترین ئەو هۆکارانە چین یان جەناب دۆکو تەجروبەیەک هەست پێ کردبێ دەبێتە هۆی کەمبوونەوەی خۆشەویستی ڕاستەقینە لە نێوان ژن و پیاوێک دایک و باوکێک خەس و خەزورێک کەوا دەکا ئەمانە خۆشەویستەکەیان کەم بێتەوە یان تەئسیر لە ئەو هەستەی هەیە لە نێوان خۆیانە کەم بێتەوە کۆمەڵە شت هەیە کەوا کام خۆشەویستی بەرەو کاڵبوونەوە بڕوە لایانی سێهەم یەکێکە لە هۆکارەکان کە هەمیشە تەدەخولات هەیە لەلایەن دایک و خوشکی ئافرەتەکە یان دایک و خوشکی پیاوەکەوە کە وایان لێ ئەەکەن لەوانەشە هەندێک جار غیرەی دەروبەر وا بکا کە وایان لێ بکەن ینی ناشرینیان کەن یا ڕەخنەیان لێ بگرن لە بەرەچاو یەکیان بخەن ئەمە وای لێ بکا کە خۆشەویستیان کەم بێتەوە خاڵێکی تر بۆڵەبۆڵکردنی ئافرەت بۆ پیاو شەکوای زۆرکردن لە ژیانی خۆی لە حاڵی خۆی لە گوزەرانی خۆی وەکو شاعرە لا تكثر الشكوى فتذهب بالهوى فيأباك قلبي والقلوب تقلب منە بۆڵەبۆڵ مەکە منە سکاڵام مەکە دوای ئەوە دڵم ئیتر ڕەت ئەکاتەوە دڵیش قابل بە گۆڕانە بە تەکید دڵیش قابل بە گۆڕانە ینی ئافرەتێک کە بەیانی لە ماڵەوە خەریکی پاکردنەوەی ماڵ و پەروەردەی مناڵ و ڕێخستنی ماڵە پیاو بێتەوە پێی نەزانانی و دەستخۆشیکی لێ نەکاو یعنی ئەم پیاوە بێ بەراوردی ژیانی خۆی لەگەڵ ژیانی کەسێکی ترا بکە بۆ نمونە لەوانێ پیاوێکی تر ماڵێکی شپرس ماڵێکی ناڕێک ماڵێکی پیسوپۆخەڵ مناڵێکی بێپەروەردە یعنی ئەم کەیتەوە خواردنی ئامادەکراوە ئافرەت خۆی بۆی ڕێخستووە ماڵێکی بەتەرتیبە ئەم پیاوە ئەگەر ئەم پێزانینانی نەبێ بۆ ئافرەتیش دوێ ئەوە سار دەبێتەوە یعنی ئەڵێ من ئەمە بۆ چی ئەەکەم کە پێی نەزانرێ کە نەبینرێ کە دەستخۆشیم لێ نەکرێ یعنی سیرکە کاک شوان ئەو خی گەورەی کە ئێمەی دروست کردووە ینی بەو ڕاستەرەوە پێی خۆشە بەندەکانی سوپاسی بکەن یعنی خی گەورە چ پێویستی بەوەی من سوپاسیکەم من بیکەمیانێکم لە دەسەڵاتی خوا هیچ کەم ناکە بەڵام فەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەن نەکەم ئەگەر سوپاسم کەن زیاترتانەیەمێ کەواتە لە نێوان ژن و مێردیشا دەستخۆشیکردن پێزانین خوێنەوەی ئەو شتانەی کە ئەیکە وای لێ ئەکا ڕۆژ بە ڕۆژ وزەی بۆ زیابێ حەزەکە ڕۆژ بە ڕۆژ ماڵەکەی زیاتر بڕازێنێتەوە مناڵەکەی جوانتر پەروەردەکە احتیمان بەخۆی زیاتر بابۆی خۆشەویستی زیاتری بۆ دەبڕێ بەس کە پێزانی نەبوو دەستخۆشی نەبوو ئەمانە نەبوو ئەم ئافرەتش لە ناخی خۆیان پیاوەکە لە ناخی خۆیاڵە باشە من بۆ کێ خۆمانوەکەم بۆ کێ هەوڵێم یعنی بێزارە لە ژیان بێزارە لەو پەیوەندی کە هەیەە بۆیە وەکوتمان بۆڵەبۆڵی هەریەکەیان بۆ ئەوی تر یا دەستخۆشی نەکردن لە یەکتری ئەمانە شۆکار بۆیکەوە خۆشەویستی نهێڵێ ڕۆتی ناتی ژیان سەر قالبوونی ژیانێکی ترە لەو شتانەیەکەوە وردەوای لێ ئەکا یعنی ئەچیتەوە قالبێکی ئاسایی وەکو دوو خۆشەویست مامەڵە ناکەن وەکو دوو خۆشەویست قسە ناکەن وەکو دوو خۆشەویست تعامل ناکەن ینی هەستەکە هەر پیاوێک هاتۆتە ماڵەکە ئەم خزمەتێکەوە ئەمیش ئافرەتێکە لە ماڵەکە خزمەتێکە و ینی ژیانێکی بێڕۆحە ژیانێکی بێسۆزە ئەمە ڕۆتیناتی ژیان وا لە ئینسانەکە بەڵام وەکوتمان بێ ئینسان ئاگادار بێ خۆشەویستی خۆی هەموو کاتێ دەست پێوە بگرێ بتوانێت هەمیشە پەری پێ بە هەمیشە خزمەتی ئەو خۆشەویستی بکە بۆی بە زیینی و بە گەرمی بهێڵێتەوە لە نێوانیان کاتە دەستپێکی ژیان گرنگە لەوەی کە تۆ کاتێک کەسی بەرامبەرت هەڵەبژێری سبێنە دەبێت بیر لە خۆشەویستیەکە ڕاستەقینەکەش بکەیتەوە ئەمڕۆ
بە تایبەتی پیاوان ئافرەتێک هەڵ دەبژێرن دەڵێ با موچە خۆر بێ بۆی کە پاڵپشتێکی باشی دارین بێت کەواتە قۆناغی یەکەمی هەنگاوی یەکەمی زۆر جار بەمە لە یەکە درێتەوە کە لە بەرژەوەندی مادیە فڵانە کەسی هەڵبژاردووە ئەمە ئایا تا چەنە تێڕوانینێکی ڕاستە لەوەی کە هەنگاوی یەکەمی بۆ پرۆسێژیان لەگەڵ فڵانە کەسا یا کچی فڵانە کەسا بەرژەوەندی مادی بووە هیچ ئەو تێڕوانینانە هیچی بۆ پرۆسی هاوسەرگیری دوای سەرکەوتو نابێ بەردەوامی نابێ ئەگەر ئافرەتێک لەبەر دەوڵەمەنی پیاوێکی بوێ لەبەر سیارەکەی بێ لەبەر خانوەکەی بێوێ ئەگەری هەیە ئەم سیارە ڕۆژە دام کاوتاوە لە سعاتێکا نەمێنێ ئەگەری هەیە ئیفلاس بکە پارەکەی نەمێنێ ئەگەری هەیە ینی کۆمەڵی شت هەیە حتا جوانی پیاویش و جوانی ئافرەتیش ئەگەری هەیە بەچوونە ناوتەمەن ئەم جوانی وەکو کاتی ئەوڵ نەمێنێتەوە کەواتە ئەم تێڕوانینانە بەم بۆ چوونانەوە بچیتە پرۆسی هاوسەرگیری حتمما ئەو پرۆسی هاوسەرگیریە خەلەل و کێشە و مەشاکلی تێ ئەکەوێ کەواتە پێویستە پیاو بە تەماحەوە سەیری ئافرەت نەکە ئافرەتیش بە تەماحەوە لە ڕووی مادیەکەەوە سەیری نەکە کەسایەتی خودی خۆی ناخی خودی خۆی هەڵسەنگێنێ بۆی بتوانێت ئایا لەگەڵی ئەتوانێت بەردەوام بێ ژیانێکی بەختەوەری هەبێ یا کەسێکە بتوانێت بی حەسێنێتەوە چاو دڵ و هەموو ناخی پڕکا لە خۆشەویستی یان بە پێچەوانەوە هەڵبەت من لە شارە زۆر شارەزانی بەڵام پێم وا بێ ڕێنمایەکی پەیامبەری ئەکرەم صلی الله عليه وسلممان هەیە کە باز لە ڕێنمایی بۆ پیاوان دەکا کە ئەگەر هاوسەرەکانتان هەڵبژات لەبەر کۆمەڵێکەوە کار لە ڕووی ئەخلاق و لە ڕووی مادە و لە ڕووی بنەماڵەوانەوە بەس ئەمانش پێم وانە یعنی ئەگەر ئەمانە هەبن تەسیر ناکاتە سەر خۆشەویستی حەقیقی واتە کاتێک خۆشەویستیەک تا دوو کەس پێکەوە تێکەڵ نەمن و لە ماڵێکا پێکەوە نەژین ڕەنگە ئەوەی هەبێت تەنها سوتفەیەک بێ وەکو چانسێک هێشتا نازانایە بەڕاستیەمانە یەکتریان بەدڵیانە ڕەنگە خۆشەویستەکە دواتر قوڵ بێتەوە یانێ مەرجە هەر کاتێک هەر یەکێک لەم هۆکارانە کێمە فەرمایشتی ڕسوول ئەکرەمیشمانەیەکەوە بەتایبەت بۆ پیاوان ڕەنگە بۆ ژنانیش فەرق ناکات لە هەڵبژاردننی بۆ قۆناغ و دەستپێکی زەواج فەرمایشتەکەوەی کا فەرمێ پیاو هەیە لەبەر جوانی ئافرەتێکە هێنێ هەیە لەبەر ماڵ و سامانەکەی هێنێ هەیە لەبەر بنەماڵە و پێگە و کەسایەتی و ماڵە خەزوران ئەو ئافرەتە لەو ماڵە ئەهێنێ هەشە لەبەر دینداریەکەی هێنێ ئەفەرمێ تۆ دیندارەکەیان هەڵبژێرە یعنی با خاڵی ئەو لەبێت لای تۆ ئەخلاق و دین و مامەڵەکەی بێ ئەخلاق بە معنای بەدڕەوشتینە ئەخلاق بە معنای ئەو کەسە ئافرەتێکی دیندار بێ و ئافرەتێکی بە ئەخلاق بێ بە معنای چۆنێتی مامەڵەکردن بزانێ ئەتەکێتی مامەڵەکردن سیاسەتی مامەڵەکردن سیاسەتی خۆگونجاندن ئەمانە بزانێم ئافرەتە پیاوەکەش بە هەمان شێوە یعنی کە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر پیاوێک هاتە بەردرگاکەتان إذا أجاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه ئەگەر پیاوێک هات بۆ داوای کچەکانتان لە دین و لە ئەخلاقی رازی بوون بیدەنێ ئەگەر نەیدەنێ خراپەکاری ڕوئەیە لە کۆمەڵگەیە ئەو ئەخلاقە بە معنای ئەخلاقی ڕەوشت نییە لەوێ معنای مامەڵەیە معنای هەڵسوکەوتە بەڵێ کەسایەتی ئەو کەسات یعنی تۆ ئەگەر لە دینی رازی بووی لە مامەڵەشی رازی بووی ئافرەتەکەی بەرێ هیواهەیە دینی زۆر بەهێزە بەڵام تۆ ئەگەر لێکدانەوەی بۆ مەسەلەی دینداری هەموو تاکەکان بکەی هەر کەسێک مەسەلە نوێژەکە ڕۆژ و ئەگرێ مەسەر هەر پەرستشێک کە تۆ ئەیگری بە کامەڵترین شێوە بیکە ئەمە پەیوەندی نێوان خۆی و خوایە لەوانەیە ئەم پەیوەندیە هەتا لەگەڵ خوای گەورە بەهێز بێ بۆ خۆی باش بێ بەڵام من چی بکەم لە پەیوەندیەک ئەو خۆی پەیوەندی خۆی لەگەڵ خوای گەورە زۆر بەهێز کردووە بەڵام لەگەڵ چواردەورەکە سەرەتا لەگەڵ خێزانەکەی خۆیە لەگەڵ مناڵەکانی خۆیە لەگەڵ ماڵە خەزورانیە لەگەڵ دراوسەکانیە لەگەڵ هاوڕێکانیە لەگەڵ کەسوکارەکەیە ئەم پەرستیشە زۆرە ئەم پەیوەندیە بەهێزەی کە لە نێوان خۆی خوا دروستی کردووە یعنی ڕنگدانەوەی نەبێ بۆ بەرامبەر کەواتە من ئیسفادەم لە مامەڵەی ئەو کەسە نەکردووە زۆر باشە خاتونەر من ناوبڕێک وەردەگرین لە پاش ناوبڕە درێژە بە چاوەڕەکە دەدەین بینەرانی عزیز ناوبڕێکی کورت و لە پاش ناوبڕەکە دێنەوە خزمەتان لەسەر هەمان چاوەر گفتوگۆ دەکەین.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینەوە سەر هەمان تەوەر کە خۆشەویستی نێوان ژن و مێرد خۆشەویستی ڕاستەقینە کامەیە بەڕاستی خاتون دەبین دەمەوە بپرسم ئێستا وەک لە نمونونەکەی سەرەتایە هێناومەوە ینی دەکرێت ژن و پیاوێک خاوەنی نەوە بن واتە داپیرە و باپیرە بن ئێستا بەڵام هێشتا خۆشەویستیەکی ڕاستەقینە لە نێوانیانە نەبێ ڕەنگە پیاوەکە حەز بە مردنی ژنەکەی بکات خۆشەویستی هەستێکە لە سەرتا دروستە بێت دیاریکی خی گەورە ئەیان ناتێ خۆشەویستی خودی خۆشەویستی بۆ تقریبان سەرەتای تەمەنە هاخوای گەورە فەرمەوە دە و ڕەحمە بەڵام ڕەحمەکە بۆ کۆتایی تەمەنەکەم دوانە چنە تەمەنەوە و ئیتر پێویستیان بەوە هەیە هاوکاری یەکتری بکەن چاپۆشی لە یەکتری بکەن بەڵام خۆشەویستیەکە بۆ گەنجیە بۆ سەرەتای تەمەنە بەچوونە ناو تەمەنەوە بەوەی کەوا ببێ بە داپیرەیە باپیرە ئەمە ئەوە ناگەیانە خۆشەویستی نەمێنێت لە نێوانیانە هەردووکیان پێویستیان بە خۆشەویستی هەیە چکە وتوکوتمان خۆشەویستی هەمیشە وزە بەخشە بە ژیان هەمیشە ژیان ڕەنگاوڕەنگەکە هەمیشە تاقی ئینسانەکان زیاکە بۆ یەکتری یعنی من ئەگەر خۆشەویستی نەبێ لە نێوانمانە تحملی مەسەلەن کێشە ناکەم تحملی نەبوونی ناکەم تحملی نەخۆشی ناکەم هیچ تحملێکم نامێنە بۆ شتەکان بەڵام کە خۆشەویستی هەبوو ئەو خۆشەویستی هانمەیە کە ڕوبەڕووی هەموو شتەکان ببمەوە و قبولیان بکەم و بە ئیجابیانە سەیری ژیان بکەم سەیری ناڕەحەتیەکانی ژیان بکەم و ڕوبەڕووی ناڕەحەتیەکان بمەوە و قبولیان بکەم بۆیە چوونە ناو تەمەن بوون بە داپیرە و باپیرە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ من ئێستا بووکم هەیە بەڵام منافەسی بووکەکەمەکەم لە خۆشەویستیە ئەو چۆن بۆ کوڕەکەمی ئەکامنیش بۆ هاوسەرەکەمی بکەم خۆ هێشتا من زۆرم ببەرەوە ماقول نییە لەوەی کە بووم بە نەنک ئیتر وەڵایە بووم بە خەسوو ئیتر ناتەواو هەموو ژیان کۆتایی بەڵام بە دیوێکی دیکە ینی مەبەستمەوەیە کە ڕەنگە هێشتا حەز بە مردنی ژنەکەی بکە ئایا دەکرێتەوە 20 ساڵە تەمەنتان پێکەوە بێ هێشتا خۆشەویستی دروست نەبوو بێت لە سەرەتای گەنجی شەوەر حەزی بە مردنی کرد بەس فرسەتی بۆیە ناتاوت بۆچی دەبێت ژیانێکی ناچاری هەڵبژێرێت آخر ئەو ژیانە ناچاری خۆی لە خۆی کردووە کە تەنها سەقفێک کۆیان کاتەوە یعنی هیچ ژیانیان هیچ شینێکی معنایەکی تیانی هیچ ڕۆحێتێکی تیانی سۆز و بەزەیەکی تەنها لەوانەیە زۆربەی زۆری کۆمەڵگەی خۆمان کە ئێستا ژن و مێرد ئەژین ناچاری کۆی کردوونەتەوە خۆشەویستی کۆی نەکردوونەتەوە ناچاری کۆی کردوونەتەوە ناچاری شتێ مناڵەکانە بۆی مناڵەکانیان سەریان لێ نەشێ مناڵەکانیان پەرتەوازە نەبن سەرگەردان نەبن ناچارن بەو بەبێ بوونی خۆشەویستی ژیان بە ناچاری بەڕێکن بە بێگاری بەڕێکن بۆ ئەوی مناڵەکانیان سەری لێ نەشێ ینی زۆربەی زۆری خێزانەکانی ئێمە ئەمڕۆ ینی تا ڕادێ بڵم ئاوا ئەژین مامەسە لێر ئەو پرسیارە جەوهری ئێتەکایەوە لە ئەگەری لاوازبوون یاخود نەمانی خۆشەویستی لە نێوان دایک و باوکێک یان با بڵێن خەس و خەزورێک هەردوو ژن و مێردێکە تەمان ئەمە بۆ خۆیان ئەگەر کاریگەریەکە بۆ خۆیان بەجێ دێڵین لێرە کاریگەریان لەسەر خێزان لەسەر دەوروبەر لەسەر خانەوادەکە بەگشتی لە ئەگەری نەمانی خۆشەویستی ڕاستەقینە لە نێوان ژن و پیاوێک چی کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر داهاتوو و حیاتی مناڵەکان ڕەنگە دایکی باوکی کە سوکارەکەی دەوروبەریشی زۆر کاریگەری هەیە کاکشوانە بەرەوەی کەوا تۆ هەر لە مناڵیوە ئەم مناڵە ئەوە نییە بڵێ مناڵ لە شت تێناگە مناڵ کە شیری دایکی ئەخوا لە باوەشی دایکە لە هەموو لە هەستەکانی دایکی تێگە ئەزانێت دڵی دایکی ئەگەر بە پەلەلی یا شتێکی نائاسایی هەیە دایکی ئەگەر دەموچای گرش بوو شتێکی نائاسایی هەیە دایکی کە گریا شتێکی نائاسایی هەیە مناڵ لەو تەمەنا ئیتر لە هەستەکان تێگە سەیری دەموچاوی دایک و باوکەکەکە حتا ئەگەر داواکاریەکی هەبێ سەیری دەموچاوەکانە کا سەرەتا بزانێ حاڵەتەکە گونجاوە بۆی پێویستێکی خۆی بڵێ داواکاریەکەی خۆی بڵێ یا ئێستا گونجاو نییە لەبەرەوەی مناڵ تێگە ئەگەر ئەم دایک و باوکە ژیانێکی کەش و هەوایەکی گونجاو و کەشوهایەکی خۆشەویستانە بژین ڕۆژانە کێشە و مەشاکیل و بۆڵە و بێڕێزیکردن و یعنی دوو لە ڕووی جەنابتان جوێن و ئەوانە نەکەن نەبینی یەکتریا ئەم مناڵە هەر لە مناڵیەوە بە ئاسوودەیی ئەیهێنێ ئەم ژیانی دایک و باوکی وەکو حاڵەتێک ئۆتۆماتیکی ئەگوازێتەوە بۆ ژیانی داهاتووی خۆی یعنی ئەو پیاوانەی کە زۆر تونند و تیژن ئەو ژنانەی کە زۆر ڕقن ئەو ژنانەی کە زۆر وشکن لەگەڵ مێردەکانیانە ئەمە بۆ وای کردووە لە ژینگەیەکەوە هاتووە لە باگراوندێکەوە هاتووە کە ئەو حاڵەتەی تیا بووە یعنی نەیبینیوە دایکی خۆشەویستی بۆ باوکی دەربڕێ نەیبینیوە دایکی نازی باوکی هەڵگرێ ئەمانەی نەبینیوە بۆیە وە ئەزانێ ژیان هەر هەمان ڕۆتینە ژیان هەمان تەقلیدە خێزانێکی گەورە خێزانێکی بچووکی لێ ئەبێتەوە بێهر بەو شێوازە مامەڵە بکە کەواتە کاریگەریەکەی زۆرە بە تایبەتی بۆ داهاتوو ڕنگدانەوەی ئەبێ یعنی مەسەلەن باوکێک کوڕێک کە باوکەکەی ئەبینێ ئەم باوکە ڕێز لە دایکەکەی ئەگرێ پرسوڕای پێکا خۆشەویستی بۆ دەرئەبڕێ ئەی دوێنێ گوێی لێ ئەگرێ پیا هەڵدانی بۆ ئەکا مەسەلەن
لە مناسبەکانە دیاری بۆ ئەکڕێ یەتەوە بۆ ماڵەوە مەسەلەن باوەشێکی پێ ئاکا ئەڕاتە دەرەوە ماچێکی ئەکا ئەم کوڕا وا ئەزانێ ژیان ئەبێ هەر بەم شێوازە جوان بێ ژیان ئەبێ هەر بەم شێوازە چۆن ڵێی ڕازاوە بێ ژیان ئەبێ بەم ئیجابیاتانەوە بێ ئەویش کە خێزان دروستەکە دیسان لقێکی تر لەم خێزانە بێتەوە ئەویش بە هەمان تێڕوانی نەچێتە ناو خێزانەکەی خۆی کەواتە لە جیاتی ئەوەی کە کوڕێک بێنی کوڕێکی مەسەلەن ڕووخاوی دەروون ڕووخاو کە هیچ هینێکی پێ نیە تێشوێکی پێ نیە بۆ ژیانە تازەکەی خۆی ئەمە پێویستە چۆن ڵێی دیسان بەرمەجە بکرێتەوە لەوەی کە مەسەلەن خولی پێ ببینی ڕاهێنانی پێ بکەی سیمیناراتی پێ بکەی بەڵام ئەمەی تریان کە لەم خێزانەوە هاتووە کە خۆشەویستیەکە بە ئۆتۆماتیکی نەقل بووە پێویستی بەم سێرەشانە نییە بەم کات بەڕێکردانە نییە ڕاستەخۆ خۆی ئەمەی پەروەردە کراوە بە پەروەردەکراوی ئەچێتە ماڵێکی تر کچەکە لە ماڵێکی ئاوا ئەژی هەر بەم تێڕوانینەوە چێتە ماڵە هاوسەرەکەی خۆی بۆ ماڵە خەزورانی بەم شێوازە مامەڵاکە لەبەرەوە چونە ناوتەمەن یعنی ئەم خۆشەویستیە بۆ ئەوی کە تۆ دەستی پێوە بگری چۆن وای لێ بکەی وای لێنەیە لە یەک بێزار بن کە ڕۆژتە دەرەوە خواخوات بێ ڕۆشتووە خواخوات بێ درەنگتر بێتەوە خواخوات بێستان هەر بڕوە بۆ سەفەر نەیەتەوە جۆ لە دەنگی نەبێ ئەوە نە لێ بێزاربی یعنی ئەم خۆشەویستی ئەکرێ هەر لە ئەوڵەوە کە خۆی کە دروستە بێ جارێ با پرسین خۆشەویستی مکتەسەبە یان خۆشەویستی هەر هەیە لەوانەیە ژنومێرد کاتێ و کووتمانها زەواجەکەن خی گەورە ئەو دیاریان پێبە بەڵام ئافرین بۆ ژنومێردانی کە ئەم دیارە بە جوانترین شێوە قوبوڵەکەن و بە جوانترین شێوە ئەیپارێزن و هەڵی ئەگرن و ناڵن تۆزایی بێ ناڵن پیس بێ لە سوچێکا داینانێن و دایناپۆشن بەڵام زۆر باشە خاسی نەرمین بوو بورە کە پێشدەڕن دەچین لای کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی لە شاری سلێمانی کە کۆنگرە ڕۆژنامەنووسی بە ڕێبەرایەتی ئەوقاف و کاروباری سلێمانی پێکەوە بینەری و کۆنگرەیە دەبین بوونەوەی بەڕێوەبەر و بەرپرسانی ئەوقاف و کاروباری ئاینی سنووری پارێزگای سلێمانیمان ئەنجامدا بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی مزگەوتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سەرەتا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەم پەتایە لە ئاستی هەموو جیهان کارەساتی گەورەی مرۆیی و ئابووری خۆڵقاندووە تەنانەت وڵاتە زۆر بەهێز و پێشکەوتوەکان گیرۆدە بوون و زیانی گەورەیان دەرکەوتووە لە وڵاتە ئیسلامیەکانیش بە هەمان شێوە کە جگە لە زەرەر و زیانی گیانی و ئابووری مزگەوت و شوێنە پیرۆزەکانیش داخراوە وەک مزگەوتی پێغەمبەری مەزن سەلامی خوای لێبێت مزگەوتی حەرەم مزگەوتی زەیتونە مزگەوتی ئەزهەر ئەمانە هەمووی لە مانگی ڕەمەزاندا ناکرێنەوە ئەمەش بە پشتبەستن بەو پرەنسیپە ئاینیانەی کە گیانی مرۆڤەکان لای خودا لە عیبادەت گرنگترە حکوومەت هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە بڕیار و ڕێنمایی گرنگ زوو کەوتە خۆپاراستنی گیانی هاوڵاتیان لە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە بووە هۆی ئەوەی کوردستان بە کەمترین زیان تا ئێستا لێی دەربچێت ئەمڕۆ لە کوردستان لەبەر کاروباری ژیانی خەڵک زۆر لە شوێنە بازرگانی و گشتیەکان کراونێتەوە بەڵام ئەمەش بەپێی هەڵسەنگاندنی لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر ڕێنمایی تەندروستی جێبەجێ نەکرێت بڵاوبوونەوەی کۆرۆنا زۆرتر و زیاتر دەبێت ئەوەی ماوە تا ئێستا کە نەکراونەتەوە بەو حسابەی شوێنی بەرکەوتنی زیاترە قەرەباڵغی و فراوانتر و چڕتر لە خۆ دەگرێت بریتیە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆ و دەوامی فەرمانگەکان و مزگەوتەکان دەربارەی مزگەوتەکان کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم و بۆ سەلامەتی گشتی داخراون ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاوڵاتیان و خەڵکانێکی زۆر داوای کردنەوەی مزگەوتەکانە کرد ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی دوای هەڵسەنگاندنی بارودۆخی مزگەوتەکان لە ماوەی ڕابردوودا بەم شێوەیە بوو یەکەم لە سەرەتادا و تا دەگاتە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز سەرجەم مزگەوتەکان و مامۆستایانی ئاینی بە سوپاسەوە ئیلتیزامی تەواویان کردووە و ڕێنمایی خەڵکیشیان کردووە بۆ خۆپاراستن لە مەترسی ئەم ڤایرۆسە دووەم لە کاتی کردنەوەی بازاڕ و دووکانەکان و شوێنە بازرگانیەکان و هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە 24 تاکو 26 مانگ واتە لە ماوەی 2 ڕۆژدا تەنها لە هەندێک شوێن بە پاڵەپەستۆی خەڵک نەک مامۆستایانی ئاینی ژمارەیەکی کەمی مزگەوتەکان کرانەوە
یان لە دەرەوەی مزگەوتەکان بە بێ مامۆستای ئاینی و فەرمانبەری ئەوقاف نوێژی جەماعەت کرا. سێم، دوای تەداخلی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە هەموو خەزا و ناحیەکان بە سوپاسەوە ئەمەش چارەسەر کرا و ئێستا حاڵی حاضر ئەکرێ بڵێن بارودۆخەکە ئاسایی کراوەتەوە و مزگەوتەکان لە سنووری پارێزگای سلێمانی داخراون. چوارەم، ئێمە داوا ئەکەین کە بە پێی هەڵسانگاندنی بارودۆخی تەندروستی و لەسەر داوای نوێژخوێنانی مزگەوتەکان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدات بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان بە ڕووی نوێژخوێناندا بە پێی ڕێنمایە تەندروستیەکان. ئەمەش هەمان ئەو پێشنیارەی بەڕێز پارێزگاری سلێمانیە کە لە کۆبوونەوەی 22/4/2020 لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ئاینی لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجام درا. لە کۆتاییدا وا پێویستە زۆر سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم مامۆستایانی ئاینی قەدرگران بکەین کە لە ماوەی ڕابردوودا ئیلتیزامی تەواویان کردووە بە کارەکانیاندا و هەروەها سوپاسی زۆریشمان بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی و بەڕێز پارێزگاری سلێمانی و ئەندامانی ژووری ئۆپەراسیۆن و قایمقامی مانی و هێزەکانی ناوخۆ و ئاسایش و هێزەکانی پێشمەرگە. لە کۆتاییدا بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان چاوەڕوانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای حکوومەتی هەرێمی کوردستانین کە لە دەسەڵاتی تەواوی ئەواندا. بڵێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا بەڕێستان لێدوانێکدا و ئاماژەت وایە کە بەبێ گەڕانەوە بۆ هەر بڕیاری لەسەر و خۆتانەوە بێ وەزارەت بێ یاخود سەرۆکایەتی هەنجومی وەزیران بێ و لە دوی مانگ بڕیاریکردنەوەی دەرگای مزگەوتەکانە. بەڵام ئێستا دەبینین پاشەسبوونەوەیەکە لەو بڕیارە ئایا هیچ شارێکە بۆ لەسەرەوە و هیچ لێپێچینەوەیەکە بۆ لێوە لەسەرەوەی کێ پێشترم لێدوانێتان ناوسەر بخۆیان. نە ئێمە نەمانوتووە بەبێ گەڕانەوە بۆ هیچ لایەنێ ئێمە دەرگای مزگەوتەکان بکەینەوە. وەک لە بەیاننامەکەشە هاتووە ئێمە پێشنیارێکمان کردووە لە ڕێگەی پارێزگاری سلێمانی و ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانیەوە بۆ بەردەم حکوومەتی هەرێم کە تاک و 2/5 هەڵسەنگاندن کا و مزگەوتەکان بکاتەوە. پێشنیارمان کردووە. بەڵام بەمەرجێک ئەگەر پەتاکە تۆمار نەکرێ، یعنی بەرکەوتووی تازە نەبێ، حاڵەتی تازە نەبێ. بەڵام هەر لەم چەند ڕۆژەیە چەند حاڵەتێ تۆمار کراوە. پێم وابێ یەکێکە دوانە لە دهۆک لە سلێمانی حاڵەت تۆمار کراوە، لە هەولێریش 2 حاڵەت تۆمار کراوە. و کردنەوەی دەرگای مزگەوتەکان ئێمە دەسەڵاتی پێشنیارمانەیە و ئێمە لەگەڵ مسلمانانی هەرێمەکەمان و شارەکەمان و لەگەڵ مامۆستایانی ئاینیە خوازیارین لەوان زیاتر پێمان خۆشە کە ڕۆژێ زووتر دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. بەڵام کردنەوەی دەرگای مزگەوتەکان بەڕێزان ئەوە کارێکی دەستە جەمعیە و مەسئولیەتێکی گەورەیە. لەم 2 ڕۆژەیە 5 حاڵەت تۆمار کراوە، ئەی ئەگەر مزگەوتەکانمان کردەوە 50 حاڵەت تۆمار کرا. بۆ نمونە بەڕاستی ئەوە لایەنی تەندروستی ئەبێ بڕیار بدا و ئێمە سوورین لەسەر پێشنیارمان بۆ کردنەوەی مزگەوتەکان. بەڵام ئەو دەسەڵاتەی حکوومەتی هەرێمی کوردستان هی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنایە و لە ڕۆژانی داهاتووشدا و لە ئێستاشدا ئێمە لە پەیوەندیداین لەگەڵ بەڕێز وەزیری ئەوقاف لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی کە چەندی بکرێت هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکە بکرێ و ئەگەر لایەنی تەندروستی ڕێگە بدا هەڕەشەکان کەمتر ببنەوە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. پێ ڕاگەراوەکەیەوە ئێوە هاوسۆزن بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان لە سنووری پارێزگای سلێمانی بە پێی کۆمەڵە ڕێوشن و میکانیزم کە لایەنە تەندروستیەکەی لاستێکی باڵادا لە بەرچاو بژێت. هیچ گفتوگۆیەکێ لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و وەزارەتی ئەوقاف بۆی کە بە پێی کۆمەڵی ڕێکار و مەرجی تەندروستی لە ڕۆژانی ئایندا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە؟ بڵێ ئێمە لە پەیوەندی بەردەوامین لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی، هەروها لەگەڵ مامۆستایانی ئاینی و لەگەڵ لیژنەکانی فتوا و لەگەڵ لقی سلێمانی یەکێتی زانیان، هەروها لەگەڵ سەرۆکایەتی زانیان و لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەردەوام لە پەیوەندی داین و خوازیارین ڕۆژێ زووتر مزگەوتەکان بکرێتەوە و بەردەوام داوا ئەکەین
کە ئەوە داوای خەڵکە و ئێمە ئەبێ بە ئەمانەت و بە عەدالەتەوە داوای مامۆسایانی ئاینی و داوای خەڵک بگەێنین بەڵێ بەردەوامین لە ئەو داوایە و ئینشاءڵڵا ئەگەر حاڵەتەکان زۆر کەم ببنەوە و دوای هەڵسەنگاندنی بارودۆخەکە بە زووترین کات دەرگای مزگەوتەکانی ئینشاءڵڵا کرێت. من ئەو کاتە دوای ئەو پێشنیارە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسەم کرد وتم بەپێی هەڵسەنگاندنی ئێوە بۆ بارودۆخەکە ئایا ئێمە ئەتوانین پێشنیاریکردنەوەی دەرگای مزگەوتەکان بکەین. بەڕاستی ئەو مەترسی خۆی پیشاندا دایمەن لایەنی تەندروستی مەترسی پیشانەیە بەڕاستی اختصاسەکەش اختصاسی ئەوانە وان پێیان وا بوو ئەگەر خەڵکێک لە بەریەکەوتنی مزگەوتەکانەوە توش بووبێ کە ئێمە پێمان وایە ئەو بەریەکەوتنە هەر لە مزگەوتەکانەوە نابێت چونکە ئێستا بازار کراوەتەوە وەک لە بەیاننامەکەشا باسم کردووە بازار بە شێوەیەکی فراوان کراوەتەوە هێڵی پاسەکان کراوەتەوە تەکسیەکان ئیشەکەن و خەڵک بەبێ هیچ ڕێنماییەک بەبێ هیچ بەستنی دەمامک بەبێ بەکارهێنانی دەستچێش خەڵک لە بازار ڕێت و ئەچێت بۆ ئەم حاڵەتەش بەڕاستی تەندروستی سلێمانی پێیان وا بووە کە ئەوەش هەڵەیە و ڕەخنەشیان گرتووە لە ژووری ئۆپەراسیۆنەکان کە نەدەبوو وازوو بازار بکرێتەوە بەڵام دیارە ئەوانیش لە ژێر فشاری هاوڵاتیان و کار و کاسبی و دوکاندار و ئەوانەیە بازاڕیان کردەوە. هەرێم مزگەوتەکان نکاتەوە هاوڵاتیان بووان ئەو کاتە ناوڵەی دەرگای مزگەوتەکان ئەشکێنەوە لە دوای تایبەتە بێمەوە ئەو کات مامۆستای ئاینی بێ مۆقیفیان چی بێ ئەگەر شو پابەند لەلایەن ئەوقاف پێشنیار لەگەڵای جۆرەداشۆ لای هاوڵاتیان وڵایی لێ پێچینەوەشمان کردووە بەڕاستی یعنی ئێمە بۆ نمونە خۆبەخشمان هەبووە کە ئیلتیزامی نەکردووە بە ڕێنماییەکانمانەوە هەر بە تەلەفۆنی ئیزنماندان و تومانەیتر تۆ هیچ پەیوەندیەکی بە مزگەوتەوە نامێنێ دوای کۆرۆناش چەند دەمامۆستای ئاینیمان بەو شێوەیە سزا داوە. بینەرانی عزیز ئەوەی بینیتان کۆنگرەی ڕۆژنامەوانی بە ڕێبەرایەتی گشتی ئەوقافی پارێزگای سلێمانی بوو کە هیچ ئاماژەیەکی بۆکردنەوەی دەرگای مزگەوتەکان نەکرد بە پێچەوانەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا باسی لەوە کرد کە لە 2.5 دەرگای مزگەوتەکان بە ئەگەری زۆرەوە دەکرێنەوە. بینەرانی عزیز پاشناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی فاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە.
وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وڵای زان دووبارە سڵاوتان لێبێ بۆ تەواوکردنی ئەو بابەتی کەوا لەسەر کێشەکانی با بڵێن کە بۆ ئەو گرفتانی دروستە بن بە تایبەت لەسەر خۆشەویستی لە نێوان ژن و پیا و یاخود دایک و باوک یان نێوان ڕێگەزی مێونێر لە حاڵەتی پرۆسەی زەواجە. مامۆستا با بچینەوە سەر نێوان خۆشەویستی نێوان ژن و مرد، ژن و پیا و نێوان خانەوادە و خێزان. خۆشەویستیەر خۆشەویستیە جا لێرە بێ لەوێ بێ لە هەر شوێنێکی تر بێ. ئەبینین لە هەرێمی کوردستان کەمترین دەربڕینی خۆشەویستی هەیە لە نێوان تاکەکانی خێزان، چه ئافرەت بۆ پیا و چه بە پیا و بۆ خێزانەکەی. ئەمە بۆچی ئەگەڕنیت؟ ئەو هۆکارانە چینواکە پیاوێک بەژنەکەی یان هەتا هەڕەنگە عمریشی تەواو بێ پێی نەڵێ جێکجار خۆشمێ یا ژنەکە بە پێچوانەوە بۆ پیاوەکەی. ئەمە کەلتورە، ئەمە چیوە ئاکاکەوە ئەم ساردیە لە دەربڕینی خۆشەویستیە بێ لە نێوان خانەوادە و خێزانە. بەڵێ طبعا ئەوە من بۆ کەلتوریە گەڕێنمەوە، یعنی کەلتوری ئەمە وایە پیا و ئەمە گلەی ژنانیشە. طبعا پیاوان کەمتر خۆشەویستی خۆیان دەرەبڕن بۆ ژنان. ئیتر نازانم پیان ئەیبە پیان شەرمە وا ئەزانێ گەر خۆشەویستی دەرببڕێ لە بۆچوون و لە تێڕانینی ئافرەتەکە دا ئەبەزێ ئەمانە بەڕاستی تێڕانینی هەڵەن. یعنی خۆشەویستی ئەو جواب ماماتەوە ئەو بۆ کاکە بۆ دەری ناوە. بەڵام پێم وایە پێم ئاساییە هەرچەندە شتەکە زۆر واقعە لە ناو تەنان توێژی ڕۆشنبیریشا بەلایەنەوە قورسە بە خێزانەکانیان بڵێن خۆشمان دەوێت. ئاخر ئەزانین چۆنە دزاکیرەی خەفی ئینسان کۆمەڵە شتی تایە لە جوڵە و هەڵسوکۆتی ڕۆژانە دیسان یەنەوە پێشەوە. یعنی ئەو کە بینێم بینیوێتی باوکی مەسەلەن خۆشەویستی بۆ دایکی دەرنەبڕیوە یعنی پێی سێرە. بەڵام من ئەوە ئەڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەناو کۆمەڵێ لە ئەسحابە دانیشتووە لە مەجلیسێکە پێڵێنێ پێغەمبەری خوا کێت زۆر خۆشەوی ئەسحاب لەهانی ئەسحابی وا هەبوو بێت تەمەنێک لەگەڵیا جیهادی کرد بێ، خزمەتی کرد بێ، هیلاک بوو بێ، چی کرد بێ، هەر یەکە و لەوانەیە لە ناخی خوای خۆی حازر کرد بێ بڵێ وەڵایی فلانە کەس تۆم خۆشەوێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی عایشەم لە هەموو کەس خۆشترەوێ. یعنی ئەمە بۆ کەسایەتی پێغەمبەر و صلی الله علیه و سلم وەک هاوسەرێک، وەک سەرکردەیەک، وەک مامۆستایەک، وەک قائیدێک زۆرە لە ناو کۆمەلگایە تۆ بەعنی بەو پەڕیهین هاوارکەی بڵێ من خێزانەکەی خۆم خۆشێ پێشی عیب نەبوو، پێشی ینی حاشا لە جەنابی ئەو پێشی سوکایەتی نەبوو بڵێ من ئەوم خۆشەوێ. زۆر بە هێنیش پێێتی بە شانازی و کەمبوونەوەی لە بۆ پیاوە پێچوانەوە شانازیەکە و ئەبێ پێشی خۆشبێ پێشی سەربەرز. هیچ مسلمانێک ناگاتە ئاستی ئەو. یعنی بۆ ئەو توێتی بۆ ئەمان بە زۆری بزانن بێڵێن لە وتنەکەش یا دڵنیا بە یعنی پیاوێک کە بە خێزانەکەی ئەڵێ خۆشم ئەوەی کێ بە شان و باڵیا یا ژنەکە بە مێردەکەی ئەڵێ خۆشمی. ڕاستە شێوازی تێڕوانینی خۆشەویستی بۆ هەر یەکیان بۆ خۆشەویستی یا شێوازی دەربڕینیان جیاوازە، بەڵام گرنگەوەی دەری ببڕێ. پیاو زیاتر پێویستی بە ڕێز و بە پێزانینە، ینی تۆ ڕێزی لێ بگری و تەقدیری مانوبوونەکانی بکەیت. ژنیش پێویستی بە گرنگی پێدان و بە خۆشەویستیە. بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئیتر پیا پێویستی بە خۆشەویستی نییە و ژنیش پێویستی بە ڕێز لێگرتن نییە. هەردووکیان پێویستیان بە خۆشەویستی هەیە، کەواتە پیا و پێویستە یعنی درێغی نەکایە بە زۆری نەزانێت خۆشەویستی خۆی دەربڕێ بۆ ژنەکەی، حتا ینی لە ڕۆژانەیە مەسەلەن بۆی ئەو خۆشەویستی بە تەڕ و تازەی بمێنێتەوە. بۆ نمونان پیاوە کە ئەچێتە دەرەوە یا ئەم ژنەکە ئەچێتە دەرەوە چی تایە نامەیەکی خۆشەویستی بۆ بنێت. زۆر باشە مامۆستا پرسیارێک کە بەڕاستی زۆر گرنگەوە توانم بڵێم کەیسی لەو شێوەمان زۆرە. دەبینی ژن و پیاوێک 15 ساڵ پێکەوەن دەزانین دنیاکەی ئەمڕۆ چۆنە، تەکنەلۆژیا چۆنە، ینی ڕێگەکانی فەساد چەند زۆرن. بەڵام دوای 15 ساڵ لە هاوسەرگیری بەبێەوەی کە هەڵەیەکیان هەبوو بێ یاخود هەڵەکەش هەبوو بێ بەو شێوازە نەبوو بێت لەپڕ ئافرەتەکە یاخود پیاوەکە تووشی هەڵەیەکی زەق دەبێتەوە ئیدی بەرامبەرەکەی مەسحی دەکا. یەکسەر دەیباتە سەرەوەی ئیلا نابیلا جیابوونەوە بە هیچ شێوازێک ئیدی حاضر نیە تەنانەت ساتێکیش لەگەڵ دابنیشێتەوە و بچێتەوە سەر سفرەکەی و ئیلا کاریان دەکێشێتە تەلاق. ئایا دەکرێت ناوی بنین خۆشەویستی 15 ساڵی ڕابردوو کە بە هەڵەیەک کە بە تاوانێک ڕەنگە بە تەوبەیەکیش لای خۆی گەورە سڕابێتەوە
تۆ بیگەینە تەلاق و جیابوونەوە؟ لەوانەیە جۆری تاوانەکە کاریگەری هەبێت لەسەر ئەو بڕیارە کە یەکسەر بڕیارباری جیابێتەوە یان نا. طبعاً ئێمە هەمومان ئینسانین، هەمووشمان هەڵا ئەکەین، هەمووشمان تاوانەکەین. ئەگەر وەکو خی گەورە فەرمی ئەگەرەوە هەڵە نەکەن و تاوان نەکەن و گوناه نەکەن لە ناوتانە بم کەسانێک کەێنم هەڵە بکەن و تاوان بکەن بۆی داوای لێ خۆشببنم لێ بکەن بۆی لیان خۆش بم. کاتە ئێمە هەمومان قابل بەوەین هەڵە بکەین بە تایبەتی لەم ڕۆژگارە جەنجاڵە و سوۆسیال میدیا سەری بە ینی چۆتە هەموو کون و خوشببنێکی ناو خێزان و ناو ماڵ و ئەوانەوە لەبەرەوە ئێمە هەمومان قابل بە هەڵین. ژن و مێردێک کە مناڵیان هەیە و تەمەنێک بەیەکەوە بوون لەوانەیەکیان هەڵەیە بکە. من ئەڵم ڕاستە و خۆ یەکسەر زەربی سفری نەکە ئەم خۆشەویستی کە پێشتر لە بینیانە هەبووە ئەم خێزانی کە چەندێکە بەیەکەوە هەردووکیان سەریان کردو بەیەکە و دروستیان کردووە فرسەتێکی باتێ. ئەگەر ئەو تاوانی کە کردوێتی لای خوای گەورەیە قابلی بەوەیە خوای گەورە لی خۆش بێ و ئەم داوای تەوبەی کردبێ و خوالی خۆش بێ کەواتە ئەگەری هەیە ئەو کەسەش فرسەتێکی تری باتێ بزانێ ئەم ئینسانە ئەم هەڵە دووبارە کاتەوە یان نایکاتەوە. ئەگەر زانی دووباری نەکردەوە چاپۆشی لێ بکە. ئەگەر زانیشی لەسەری بەردەوام و دووبارەیە کاتە و کاتە ئەو بڕیارە حاسیمە باکەلی جابێتەوە یا لی دوورکەوێتەوە. بۆیە فرسەتدان یا مۆدایەکی باتێ بۆ ئەوی کەوا بزانێ ئایا ئەمە ڕاستەکە لەوەی کە تەوبەی کردو ڕاستەکە لەوەی کە پەشیمانە یا لەوانەیە توش کرابێ بەم هەڵەیە تووشی ئەم هەڵەیە کرابێ بۆیە فرسەتێکی باتێ بۆی یعنی ئەو ژیانە هەروە بە ئاسانی هەڵنەوەشێتەوە چونکە دوجار ئەم ئافرەتەش دیسانە بێ بڕا پرۆسەیەکی تری هاوسەرگیری ئەنجام با پڕۆشە بێ بچێ ژنێکی تر بێنێ. لە دوای ئەو دابڕانە یاخود ئەو کاڵبوونەوەی خۆشەویستی یان نەمانە جارێکی تر دروستبوونەوەی ئاسانە؟ بەڵێ دروستبوونەوەی ئاسانە کە ئەم ئینسانە هات دانی بەوانە کە مەهەڵەیەکی کردووە دووباری ناکاتەوە جارێکی تر و خۆی بە قەرزاری ئافرەتە زانێ وردە نەک ڕاستە و خۆ بڵێ لە سەداسەد لە یەکەم هاتنەوەی ئافرەتەکە لە یەکەم چۆن قسەکانی بەڕێستانە بۆ شیکردنەوە دەڵێ ئەم پیاوە قەرزاری ئافرەتی وەکوی پیاوەکە خەتاکەی هەر کامیان ئەو باسی ئەوەی کرد ینی پیاوەکە گەر هەڵێ بکە هەر کامیان هەڵەیە بکە بەس چاوەڕێ ئەوە نەبێ مەسەل لە هەفتەی یەکەمە لە دەڕۆژی یەکەمە لەوانێ لە مانگ یەکەمیشە پەیوەندیەکە وەکو جارانی لێبێتەوە ئەبێ وردە سروشتی بێتەوە پەیوەندیەکە نابێت زۆر لە یەکتری بکەن بۆ ئاسایی بوونەوەی بڵەوەڵا جاخۆ من مانگەکە ئاشتم کردوێتەوە هەروەکو خۆیەتی جاخۆ من مانگەکە هێنامەتەوە ئاشتم کردوێتەوە و ئەمانە هەروەکو خۆیەتی نە ئەمە وردە ئەم شتە لە ناخیا کاڵە بێتەوە چکە لەوانەیە سەدمەیەک بوو بێ بۆ ئەبێ ئەم سەدمەیە وردە ئاسانی کەیتەوە کاتی بێتێ مەودایەکی بێتێ بۆی کەوا ئەم شتە ئاسایی بێتەوە سروشتی بێتەوە پەیوەندیەکان وەکو جارانی بێتەوە بەڵام نابێ پەلەی لێ بکە. زۆر باشە ماوەستا کاتمان زۆر کەماوەکو بۆ تا پرسیارگەر هاوکان پرسیاری نەمابێ مانگی پیرۆزی ڕەمەزانە دەرفەتێکە بۆ خاوێنکردنەوەی دڵ و دەروون بۆ عیبادەت ئامۆژگاری ڕێنمایی بەڕێستان بۆ خێزان و خێزاندارەکان چییە بەتابەت لە مانگە پیرۆزە و دەرفەتێک بێ بتوانن هەم دەرونی خۆیان هێورکەنەوە هەم خۆشەویستێکی جوان و تون و تۆڵیش لە نێوان خۆیان دروستکەن. من ئەوە ئەڵێم ژیانی ژن و مێردایەتی زۆر شت هەیەکەوە وای لێ بکە خۆشەویستێکی لێ کاڵکاتەوە یا بیتوێنێتەوە بەڵام ئەبێ ئێمە هەموو هەوڵ بین بۆی ئەو خۆشەویستی دەستی پێوە بگرین. ئافرەتێک ئەڵێ من زۆر لەگەڵ مێردەکەمان ژیانێکی زۆر بەیەکەوە بووین بەڵام نەمان ئەزانی کەسمان ئەوی ترمان لە ڕووی خۆشەویستی و ڕازیکەن لە یەکتری چۆن پێویستە سۆزداریەکانی یەکتری تێرکەین ئەو چۆن و کەلێنانە بۆ یەکتری تێر پڕکەینەوە وتی چوومە خولێکی ڕاهێنانەوە لە خولەکە فێری ئەوە کرام چۆن ئەگەری هەیە من بتوانم جارێکتر خۆشەویستی بکەم جارێکتر بتوانم ژیانێکی تازە بڕیارێکی تازە پێداچوونەوەیکی تازە بە پەیوەندیەکانی خۆما بکەم. وتی لەوێ کۆمەڵی فکرم بۆ هات کۆمەڵی فکرێ پێیان نام کە چۆن ئەگەر پیاوەکەم هاتەوە وتی تقریبەن لە هینی سەربازیە بووتی کاتی زۆری ئەویست کە هاتەوتی کە هاتەوە منیش ماڵەکەم ئامادە کرد مۆم گوڵی سوور شتی جوان وەکو بڵێ سوپرازێکی جوانم بۆ کرد کە پیاوەکەم هاتەوە پێشوازیم لێ کرد وتی پیاوەکەم ئەستم کرد زۆر مرتاحە وتی کە ڕۆشتەوە نامەیەکی زۆر جوانی بۆ ناردم کە ئەگەری هەیە ئێمە ئەم شتانە هەبوو بێ لە ناخی خۆمانە بەڵام نەمانزانیوە چۆن دەری بڕین نەمانزانیوە چۆن بۆ یەکتری باسکەین لەبەرەوە ئەگەری هەیە تۆ ڕێگاکان تاقی کەرەوە مثلەن ژن و مێرد کاتێک ئەچنە دەرەوە لە ماڵ ئەم پیاوە چۆتە دەرەوتی من نەخۆشم سەرمێشێ معقول نییە مافرەتە تەلەفۆنێکی بۆ نەکا بڵێ ئیسە چۆنی وەزع چۆنە باش بوو یا باش نەبووی ڕقم مۆبایلی هەرێکێکیان ئەم ژنە بەچی ناوی مێردەکەی خەزم کردووە ئەم پیاوە بەچی ناوی ژنەکەی خەزم کردووە ها
ئەوە دەلالەتە لە خۆشەویستی کاتێک کە ئەڕۆن بە ڕێگا مەودایان چەندێکە شان بەشانی یەکتری ئەڕۆن یا 2 مەتر پیاوەکە لە پێش ژنەکە بە دوای ڕاکە ئەمە ئەیگەیەنێکە مەودای خۆشەویستی ئەوان چەندێکە دوای ئەوە بۆ نمونە مەسەلەن هەر ئیعتیادی هیچ نەکێشە هەیە و نەمەشاکیل هەیە و نە هیچ لەسەر ئیشەکەیەتی نامێکی خۆشەویستی بۆ بنێرە ئیمۆجیکی جوانی بۆ بنێرە بۆی هەستکە کە ئەو لەسەر ئیشە لە پێناوی ئەمانە خۆی ئەڕتێنێ و خۆی هیلاکەکە خۆی مانووەکە ئەم لە ماڵە دڵی لەلایەتی ئەم پێ ئەزانێت کە ئەو هیلاکە بێ بە هەمان شێوە پیاوەکەش بۆ ئافرەتەکە ڕێزی بگرێ حرمەتی بگرێ لە ناو کەس و کارێ لە بەرچاوی هاوڕێکانیا ڕێزی بگرێ کەسایەتی لەکەدار نەکا ینی هەمیشە ئەو ژن و مێردانەی کە پەیوەندی خۆشەویستیان هەیە هەمیشە خێریان بۆ دەوروبەریشیان هەیە چکە خۆیان کێشیان نییە خەڵک بە خۆیانەوە سەرقاڵکەن خۆیان کێشیان ئەتوانن وەکو هینێک ڕنگدانەوەیان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی بۆ ئارامکردنەوەی خەڵکی بۆی ببن بە قودوەیەکی جوان بۆ خەڵکی لەبەرەوە ئەو خۆشەویستیە کە هەبوو خەڵک بە خۆتەوە سەرقاڵ ناگەی بێت دایک مەشغوڵ بێ برا مەشغوڵ بێت دڵیان لاو بێ مناڵەکان بێتاقەت بن ئەتوانی بۆکو بڵێ هەم خێری بۆ خۆت هەبێ هەم بۆ دەوروبەرەکەش هەبێ بۆیە داواکارم مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەم مانگە فرسەتێکە خی گەورە لە بەندەکانی خۆش بێ ژن و مێردیش بە هەمان شێوە ئەگەر کەم تەرخەمێکیان کردووە ئەگەر ساردیەک هەبووە لە بینیانە ئەگەر دووریەک هەبووە لە بینیانە هەوڵ بن هەرێکێکیان هەر کامیان دەست پێش خەر بێ لە ئاشکردنەوە و لە چاکردنی پەیوەندیەکە لە ڕاستکردنەوەی پەیوەندیەکە خێری زیاتر بۆ ئەوەگا من پێم سەیرە پیا بە تەنەزولی بزانێ کۆمەڵەشت بۆ ژنەکەی بکە پێم سەیرە ژن بە تەنەزولی بزانێ کۆمەڵە شتی جوان بۆ مێردەکەی بکە بۆ ئەوە بە سوکاتی بزانێ بۆ بە کەمی بزانێ یعنی وازانێ گەر خۆشەویستی بۆ پیاوەکەی دەربە لە بەرچاوی پیاوەکەی کەمە بێتەوە وا نییە لە تۆ تاقیکەرەوە بزانە چ ژیانێکی خۆش بۆ خۆت فراهەمەهێنی ژیانێکی ئارام ئاسایش کەش و هەوایەکی خۆش مناڵانێکی دەروون تەندروست خاتون نەبی مستەفا سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ نسیحەتەکان و بەرچاوڕوونیەکەت بۆ هیوای کە ئەم ڕەمەزانە ببێتەوە کاریەوەی کە خۆشەویستی بکەوتە نێوان هەموو خێزانەکان بە تایبەتی ئەمەی کورد کاتێک کە سێری باو باپیرانمان دەکەین دەزانین بە چەند خۆشەویستیەکی جوانەوە ژیاون کاتێک کە ئێسش سێری بە تەمەنەکانمان دەکەین لە کۆتایی تەمەنە چەندە بە جوانی پیرۆخڕ بوون لە تەنیشتی یەکترا بۆیە پێویستە ئێمە چاو لەوان بکەین بۆی کە خێزانێک پڕ لە خۆشەویستی بۆ خۆمان دروست بکەین. بینەرانی عزیز کۆتایی بەم تەوەرە هات دەچینە هەولێر با بزانین لە بازاڕی هەولێر چی دەگوزارێت بۆ لای پەیامێرمان عیمران ئەمیر. عیمران سڵاوی خوا لێبێت دەنگ و باسی هەولێر چۆنە کە بزانین لە بازاڕی هەولێر چی دەگوزارێت. بەڵێ کاک زیرا سڵاو لە تۆ و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی یاسمانی پەیام باش بێگومان ئەمڕۆ وەکو تقریبا 3-4 ڕۆژێک دەبێ بازاڕی هەولێر بە تەواوەتی کراتەوە لە یەکەم ڕۆژی ڕەمەزان لە 24 مانگ ڕۆژی جمعە یەکەمین ڕۆژی کردنەوەی بازاڕەکانیەوە بە تایبەت بازاڕی گەورەی شاری هەولێر بوو و ئێستا و ڕێگایەکە دەیبینن ئەمە ڕێگای باخی شارە و لەم لامەوە بازاڕی قەیسەری کە بازاڕێکی گەورەی شاری هەولێرە هاتوچۆ لە نێو شاری هەولێر لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە وردە ئاسایی بۆتەوە و هاوڵاتیان دەتوانن بۆ پێداویستەکانیان شەقامەکانی 6 مەتری و 40 مەتری و ئێستاکە لە دوا بڕیاردا دەتوانن 30 مەتریش بەکاربێن و سەردانی بازاڕەکانیش بن بە پێو کاتێک کە لە وزارەتی ناوەخۆ دیاری کراوە کە لە 6 بەیانی تاوەکو 6 ئێوارە هاوڵاتیان دەتوانن هاتوچۆ بکەن و بەشێک لە دوکانەکان دەکرێتەوە تەنها ئەو شوێنانە نەبێت کە لە بڕیارەکە ئاماژەی پێداوەکو کافتریا و کۆمەڵە شوێنی داخراو و سەبارەت بە ئەوەی کە بازار چۆنە و بزانین خەڵک چۆن هاتوچۆی کردو من هاوڵاتیەکەم لەگەڵات دەمەوێت لەگەڵ و تاوتوێ بکەم پێم بڵێ چۆنە هاتوویتە بازار بۆچی هاتووی و بازار چۆنە بینی ئێستاکە سەرەتا مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانان و جیهان پیرۆز بێ طبعا ئەو پەتایشی پیسە و هێدی وا خەریکە کۆنتڕۆڵ ئەبێ پەتاکە بەڵام پێم بڵێ هێدی کۆنتڕۆل وا خەریکە کۆنتڕۆل ئەبێ و خەڵکش هاتوتە بازار هێدی بازارەکانش دەکرێتەوە نابێت لە پڕ بکرێتەوە نیە و داوا لە حکوومەتی هەرێمش دەکەم ئەو دوکانانەی ئەو ماڵانەی کە کرێچین کرێکانیان بۆ بدە چونکە ئەگەر حکوومەت بێت و ئەو کریانە بدە حکوومەت خۆی دەکرێتەوە خەڵکە ئەشتەمبیلە حکوومەتێکی باشمان هەیە ئەو جا نابێ حکوومەت لە بۆ 200,000 لە بۆ 300,000
ڕسیدەکەی خۆتان کەم مەکەنەوە وانە کرێ زۆر 300,000 ئێستا من برێن 200 وانە بە 200 خۆت بە قەدرکە کێشتان هەیە دوکاندارەکان لەوەی من دوکاندارنی من کرێکی ماڵانم کرێکی ماڵان هیچی شوکارێ کردووە چێ من من شوکار ناکە من پێشمەرگەم بەبێ معاشەکەم بداتێ معاش وەرگرتووە نەوەڵڵا معاشی چی چەندێک لێ وەرە نەگرتووە معاشەوە تقریبا بە 2 مانگە چێ باشە قەی ناکە ڕاوە یەک سوالم هەیە یەک سوالم هەیە یەک سوال باشە قەینا ئێستاکە یعنی کەس دیوە بەبێ نان خواردن بەبێ پارەی ئیدارە بکە ها لەخێر بێگومان ناکرێت ئەکرێ یان ناکرێت حکومات داواکارم لە حکومەت ئەو ئەندام پەرلەمانە مووی لێ نەهاتیە ئەخ باشە هەر قسە نازانێ یعنی چی لۆ من کردی ئەندام پەرلەمان چی لۆ من کردیە لە بەغدا و لێرە چیان کردیە وانە باشە بۆ لەوە کەم ناکاتەوە 8 ملیۆنە داتێ بۆ کەمی ناکاتەوە بیداتە ئەو پێشمەرگە قوربەسەرانە یا ئەو مۆزەفانە کرێ ئەو دوکانانەش بەڵێنتان دایە بە عالەمێ کەمیکەنەوە لیان وەرمەگرن چووکە بەڵێن زۆر عیبا کرێ خانوش ئەوەی بەڵێنیدا لە بەڵێن خۆی پەشیمان نەبیتەوە باشە ئەگەر هەر کەسێک لە بەڵێنی خۆی پەشیمان بۆەوە قات لۆ خۆی نەکرێ دەست خۆش بە کاک جەلال دیارە ئەمە کە بازاڕی گشتی شاری هەولێرە تۆزە کێشیان لەوەی هەیەکە لە بازاڕەکە لە هەردوو سەرەوە هاتوو چۆ تۆمبیل قەدەغە کراوە بەشێک لە دوکانەکان لە دواوەی کامێرا بەشێکی زۆریان ناڕازی بوون لەوەی کە بازاڕەکان ئێستاکە جگەلەوەی کە کاتێکی دیاری کراویان بۆ کردەوە شەوانە ناڵم بازاڕەکان کراوە بێت بازارەکانیش داخراوە تۆمبیل ناتوانێت بێتە ناو بازار و ئەوەش کاریگەری بەسەر بازاڕێوان کردو ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ شەربەت فرۆشێک لێرە هەیە بێگومان ڕەمەزانە خەڵک خواستی لەسەر خواردنی شەربەت و ئەو بابەتانە هەیە دەمەوێت بەم شەربەت فرۆشە بڵێم بزانین ئەو بازاڕی چۆنە گوڵ برا چۆنی سەلامەتی ئێوە بازارتان چۆنە ئیش و کار چۆنە لە ڕەمەزان وڵی لەخوای بزادوی باشە بەس بچ سارەکان دیناوی لەبەر ئەو نەخۆشی کۆرۆنای ئەنی فەرقەچی دەبی ئێوە چ شەربەتێکتان هەیە لێرە وڵە مێوژە پشتەقالە هەنارە لیمۆیە ئەو گرتنی ڕێیە کێشەیە بۆ ئێوە هیچ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردووە کە جادەکان ئەلەو سەر و لەو سەرەوە گیراوە بەخوای فەرقە چیە دیسان سارەکە ڕێکرایتەوە ئێستا ئەنی خەرە کەمتر دەتانی بێست میگاتە بازارێ باش ڕێنماییەکان چیە بۆ ئێوە بتوانن لێرە دوکانەکانتان بکەن ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ دەکەن ئەم شوێنانە تەحقیم دەکەن تاکیدا ڕێنماییەکان هەموو جێبەجێ دەکا ئەوەی دەمام کۆ پەنجەوانێ سپاس بۆ تۆ کاک جەلال ئێستا دیارە بەهۆیەوەی کە کاژمێر شەشە وردە دوکانەکان دادەخرێ و هاوڵاتیان دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان ئێستاوەی کە لە دوامەوە دەیبینی تر خەریکە داخرێت بەڵام ئەوانە بەشێکی زۆری گلەییان لەوە هەیە کە بازاڕەکانیان بە تەواوەتی نەکراوەتەوە بە تایبەت بەشە لە شەقامە سەرەکیەکانی سیمەتری گیراوە و هاوڵاتی ناتوانێت ئاسانی بێتە ناو بازار بە خۆشتان نەزانن لە مانگی ڕەمەزان ئەبێ کەمترین پیادە بەکار بێ بۆی هاوڵاتی وزە زۆر سەرف نەکە بۆی بەشە لە دوکاندارەکان ناڕازین لەوەی کە کرێکانی مۆلیدە و کرێکانی دوکانەکانیان وەک خۆیەتی بەڵام بازارەکانیان هیچی وەکو خۆی نییە بەڵێ کاک جەلال جوێم لێتە زۆر باشە ئیمران دەرفەتم نەما بۆی کە پرسیارەکەش لێ بکەم زۆر سپاس کە لەولێرەوە لەگەڵمانەوەی بۆ هیوایی کە هەرچی زووە بەڵای کۆرۆنایش بە تەواوەتی لەسەرمان لابچێەوە لەم ڕەمەزانەیە بازاڕەکانمان بۆ ئاوادان بکرێنەوە و بۆ هیوایی کە قسەی دڵی ئەو پیاوەش کە دڵنیا مێسە گەورەترین گرفتی ئەو دابینکردنی کرێخانوەکەیەتی حکوومەت هێرێمی کوردستان بۆیان چارەسەر بکات. سپاس بۆ هاوکارمان دووبارە بەڵێ بینەرانی بەڕێز بڕگەیەکی ترمان هەیە کە ئەویش خاتوو نزار نەسرەدین بۆمان ئامادە دەکا ئیشی هەویرە دروستکردنی شیرینیە بە تایبەت لە مانگەیە خواز لەسەر شیرینی چ دروستکردنی چ خواردنی زۆرە با بزانین خاتوو نزار نەسرەدین ئەم ڕۆچە جۆرە شیرینیەکمان بۆ دروست دەکات. بەناوی خوای گەورە و میهرەبان منزار لە بڕگەی خواردن شیرینی خۆشحاڵم ئەمیوارەش هاتمە خزمەتان بە پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئەمیوارەمان ئامادەکردنی شلەی قیمەیە بە گێزەر و پەتاتە هیوادارم جێگە ڕزامەندی ئێوەی بەڕێز بێ خۆشەویستان پێکاتی خواردنی ئەمڕۆمان بریتە لە قیمە ئێوەشەکەوتە سەر ژمارەی ئەو کەسانی کە لەو خێزانان چەند ئامادە ئەەکەی من ناتوان ڕۆژەکەی پێ بڵێم من ئێستا بۆ 4 کەس ئامادە یەکەم
قیمەم هەیە لەگەڵ گێزاری وردکراو بە مڕەبعی بڕیومە، پیازێکی گەورەم هەیە لەگەڵ پەتاتەیەکی گەورە. ئەوانش ئیختیارین، بەهارات ئیختیاری بە ئیختیاری خۆت چۆن بەکاری هێنی. سەرەتا پیازەکە لەگەڵ ڕۆنە سوور ئەەکەینەوە. مەنجەڵێکم گەرم کردووە، هەندێک لەبەرەوەی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین پێویست ناکانی لە خۆمانی ئاڵۆسکەین خواردنی قورس و زۆر مەشغەڵەتێکی زۆر بۆ خۆمان دروست بکەین. ئەو کاتانی کە هەمانە باشتران لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە دەستینین، ینی تەرفەتێک وەریگرین بۆ عیبادەت و پەرستشەکانی خوای پەروەردگار. بەڵام بیریشمانە چێ ژەمەکانیش گرنگن، بە تایبەتی ژەمی بەربانگ لەبەرەوەی ڕۆژگارێکی زۆر کاتێکی زۆری ئەمە لە ڕۆژدا ئیتمان نەخواردووەم. ینی باشتر کاتە خواردن ئامادەکەم پێویست ناکە خواردنی گەورە و گران و زۆر ناڕەحەتکردن پێوە. ئەم هەر ئێواران پێویستمان بە شلەیەکە کە بیخۆین. هەندێک جاریش پێش خواردنی سەرەکی سوپێک کوردەوارێڵە شۆربایەک پێویستە بیخۆیتەوە. ئێستا من ڕۆنەکەم گەرم بووە، پیازەکە ئەبەم. وتم قیاسەکان اختیارێت، تۆ خۆت بەپی ژمارەی خێزان ئەتوانی ئامادەی بکەی. مەڵبەخە تەقەیە هەموو شتێک دروست ئەبێ. ئێستا قیمە من کیلۆیەکە، من لە نیو کیلۆ کەمتریشم پێویستە. کەمێک پیازەکەم زەرد بێ، قیمەکەش ئەکەمە ناوی. پێویست ناکە پیازەکە زۆر بتوێتەوە لەبەرەوەی تا گێزەر سوورە بێتەوە تا پەتات و تا قیمە پیازی فەقر هەر هیچی نامێنێ. ئەوە کەمێک پیازەکە زەرد بێ، پاشان چاوەڕێ ئەکەین، قیمەکەش ئەکەینە ناوی. اختیاریە بەپێی خێزان نەتوانیت بیرم نەچێ خوێ. بەهارەتانەیش حەقت اختیاریە، بەڵام من حەزم لێتی زۆربەی خواردنەکانم بەهاراتی تیابێ. من شتێکی کە ئەشتوانی بیبەری تون و بەزالەیەشی بۆ زیادکەی، بەڵام من لەبەرەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین ئەمە کاتێکی زۆر هیچمان نەخواردووە، باش نییە خواردنەکە تون بێ، هەم بۆ تینوێتی بۆ هەمیش لەبەرەوەی گەدەت خاڵیە بە ڕۆژگار باش نییە تون بێ. بەڵام هەندێک بەهارات تەنها بۆ تام بەکارهێنم. بەهارەتەکانیش اختیارین. ئێستا من زەردەچەوە و دەرمانی بڵێن هەر گۆشتی کوردەواری ئەمە بەهارات هەر بە دەرمانیانی هەر ئەڵێن دەرمان. بەهاراتی گۆشتی حیوانم هەیە، گۆشتی سوور لەگەڵ 7 نوع بەهاراتە. تێکەڵیانەکەم اختیاری با کەم بێ لەبەرەوەی هەم شەو بڵێن زۆر تینوت نەبێ. خواردنی ئاو خۆشتێکی باشە بڵێن بخۆتەوە، بەڵام نەک ئەوەی هۆکاری سەرەکی خواردنێکی سووریا خۆ خواردنێکی تون بێ، لەبەرەوەی هەمومان نەزانین ئاو خواردنەوەیکی زۆر بەسەر خواردنە
هەندێک جار گرفتی کەمان بۆ دروستەکە بەڵام خواردنەوەی ئەو خۆی شتێکی زۆر دروست و زۆریش زەرورێتە. بەڵێ بەڕێزان ئێستا من قیمەکە لەگەڵ پیازەکە لەسەر ئاگرێکی کزن هەمیشە خانمی بەڕێز کابانی خۆشەویست چێشت ئامادە ئەەکەی با لەسەر ئاگرێکی کز بێ لەبەرەوەی هەم زووتریش ئەکوڵێ بۆ کوردەواری ئەڵێ هەڵ ناپڕووکێ خواردنێکی نەرموشل و جوانیشمان دەست ئەەکەوێ. ئێستا من قیمەکە و پیازەکەم لەسرە پاشان گێزەرەکەی بۆ زیاد دەکەم. گێزەرەکە ڕقترە لە بەتاتەکە. گێزەرەکەی بۆ زیاد دەکەم. ئەنی ئەوەی ڕەمەزانە ئانی ماندووبوومان پێوە دیارە بە بەرنامەکانەوە داوای لێ بڕنەکەن ئەگەر هەڵەیە کەم کورتێ شتێکمانە بێ. من بیرم چوو لیمۆی بەستایشم پێویستە ئەنی خۆشە تایە بێ توانیت نەیەڵێ زۆر بکوڵێت یانی لە ناویە بتەقەی ئەشتوانی بەزالیان ئەخۆ ببەریتون زیاد بکەیت بەڵام لیمۆ بەسڕایەکە هیچ کێشەیەکی یانی هیچ گرفتێکی نییە. بیبەرەتونەکە هەندێک جار لە بەرەوەی تۆ گەدەت خاڵیە ئەگەر چێشتەکەتون بێ ڕەنگە باش نەبێ. ئێستا من دوو لیمۆی شمەیە دوو لیمۆ بەسڕایی شمەیە جوان. ئێستا گێزەرەکەشم کردوتە ناوی زایدەن ئێستش بەتاتەکە ئەکەمە ناوی. بەڵبەڕێزان من بیرم چوو لە سەرەتا ئاماژەی کردم دۆشاویشمانەوێت کۆچکێک دۆشاوی تەماتاوی تەماتەمانەوێ هەر ئاوا پێشەوەی ئاوەکە بکەینە ناو پێکاتەکان دۆشاوەکەشی لەگەڵ سوورەکەینەوە ئەزان ئەگەر دۆشاوت سوور نەکەیتەوە ینی بۆن تام ساردێکی هەیە نەک بۆن تام ساردێکی هەیە ئەوە جوان لەگەڵ پێکاتەکان سووریەکەینەوە. ئاوی گەرم ئامادێ ئیکەمە ناوی پێکاتەکە. بسم الله. جوان لێ ئەگەڕێم لەسەر ئاگرێکی هێواش هەمووی جوان پێکەوە بکوڵێ. ینی ئەمە سەرەڕای ئەوەی ژەمێکە لەبەرەوەی من ئیختیاری خۆم بیبەری سەوزیشم تێ کردووە. پەتاتە هەیە گێزەر هەیە لە پێکاتەکەیە شتێکی بەسوود دەرەچێ. هەوڵبین ئەوەندە خواردنەکان کە زیاتر بۆ حەزن زیاتر بۆ سوودیش بن لەبەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان زۆر گرنگە بە تەندروستیەکی باشەوە بەڕێ بکەین. ئێستا من لەسەر ئاگرێکی هێواش خواردنەکە جێدێڵم کاتەکەی کەوتە سەر تۆی ئەو کەسێک کە ئامادەی ئەکا من ناتوانم کاردانم بەڵام عادەتەن نیو سەعات زیاتری پێچێ کە کوڵا خۆت بزانی کە خواردنەکە ئامادە بووە. ئینشەڵا کە ئامادە بوو دێمەوە خزمەتە.
خۆشەویستان ئێستا کاتی نزیکبوونەوەی ئەوە هاتووە کە سێرێکی شلەی قیم و پەتاتە گێزەرەکەمان بکەین بزانین ئامادە بووە لە نیم سەعات زیاترە من بەسەرەوەیە ئەقڵێ سێریەکەین جوان خستیش بووەتەوە ینی ئاوەکەیشی کەمی کردووە ئێستا ئامادەیە بۆ پێشکەشکردن بسم الله جوان ئامادە بووە ئینشاڵڵا ئێوەش لە ماڵەوە ئامادەی بکەن بۆن و بەرامێکی خۆشی هەیە بێ ئێوە ناخۆش گرتنمان نازاکەن ئینشاڵڵا بتوانن لە ماڵەوە ئامادەی بکەن ئەوش لیمۆکانە من نەمێشتووە لیمۆکان بڵێن لە ناویە تەقێ ینی ئەگەر زۆر ئەوە هەندێک هەیە حەسی لێ ناکە بەڵام خۆشە لە ناو قیمەیە ئامادە بێ هەر بۆ جوانکاری یەک چڵ لە نعنەش دائەنێم بەڵە خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی شلەی ئەمیێوارەیەمان هیوادارم سوودەکان لێ وەرگرتی بێ نوێژ و تاعات و ڕۆژی هەموو لایە قبوڵ بێ تاڵقەی پیتر بە خوای گەور و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتان ئاوەدان من بۆ خۆم لای دایکم وام کاتێکە وەسفی خواردنێک دەکەی لە شوێنێک ئاگەر خواردبێت دایکم یەکسەر دەڵێ ئەوە نا برسید بۆ لەو کاتەیە جاوەی کە ئێستا ڕەنگە ئێوەی بە دیار تەلەڤیزیۆنەکەەوە وا لێ کردبێت کە خواردنەکەی خاتونزاریش زۆر بە چێش بێت ڕەنگە هێو بێت کە هەمووتان برسیتان و دیارە بە ڕۆژوون هەرچەندە سپاس و ڕێزی تایبەتمانێ بۆ خاتونزار نامەوێت لە دەستاوەکەی ئەو کەم بکەمەوە چووکە تامی دەستاوی خاتونزارمان کردووە زۆر زۆر دەستاوێکی نایابی هەیە و تەنانەت وای کردووە کە شوانە لە دەستپێکی تەقدیمی بەرنامەکەیە خواردنەکە کە دروستکردنیش لە قیمە بوو بە شیرینی تێگەشت بوو کاکە دە بەم ڕەمەزانە و بەم برسێتیە و تۆش ئەو هەمووی نەببینی لێت تێگەچێ وەداخانەکەین لەواتی شیرینی وتمان لە باتیەوەی شلەی قیمەمان بۆ دروستەکەەوە مەزانی شیرینی دروستەکە بەڵێ ئایزان پێم وابێ کاتمان تەواو بوو لەگەڵ هاوکارانم وهەروە هاوکاریشم کاک جەلال سپاس بۆخوا ڕۆژ توانیمان کۆمەڵی بردو و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ لە پەیامەوە بێوەی ئازیز پێشکەش بکەین و بگەێنین بەخواتان ئەسپێرین بەو هیوایەین تاعات و عیبادەت هەموو لای قبوڵ لە حاڵەتێکی ئارام و حاڵەتێکی دەرونی زۆر زۆر باش بن خواتان بینەرانی ئازیز تاعاتان قبوڵ لە پەنای خوایە بن زۆر سپاس شوانەیە